سڵاوی خوای گەورەتان لێبێ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. ئەم جاریش لە بەرنامەی ژێرخان بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری هاتوونێتە خزمەتتان. سامانەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا 100 ملیۆن دۆلار کەمی کردووە. بانگەشەی ئەوە دەکرێت سامانەکەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بە بڕی 100 ملیۆن دۆلار کەمی کردووە بۆ 2 ملیار و 900 ملیۆن دۆلار. بە پێی پێشبینیەکانی پێگەی بلۆمبێرگی ئەمریکی بەرزبوونەوەی ترامپ لە بازرگانێکەوە بۆ سەرۆکی ئەمریکا لە قازانجیدان نەبووە. بە پێی پۆلینی ملیاردێرەکانی بلۆمبێرگ کە بەلەبەر چاوگرتنی راپۆرتە ئابووریەکان داتای بانکەکان و بەهای بازار ئامادە کراوە سامانەکەی ترامپ لە 3 میلیارد دۆلارەوە بۆ 2 میلیار و 900 ملیۆن دۆلار دابەزیوە. هەوڵ دەدرێت نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برێند بەهۆی کەمی داوا و خواست و زۆری خستنە بازار لە 45 دۆلار جێگیر بکرێت. بە پێی نیشاندەری بازاڕدارەکان کۆتایی هەفتە نرخی یەک بەرمیل نەوتی برێند بە 44.9 دۆلار دەستی پێکرد و بەرزترین نرخی گەشتە 45.76 دۆلار. هاوکات کۆتا ساتەکانی هەفتەش یەکەم دانیشتن بە 45 دۆلار و 29 سنت دەستی پێکرد و بە نزمبوونەوەی ڕێژەی لە سەدا 0.04 نرخەکەی بۆ 45 دۆلار و 29 دۆلار دابەزی. لە هەمان کاتا نرخی یەک بەرمیل نەوتی خاوی ڕۆژاوای تێکساسیش بە 42 دۆلار و 79 سنت مامەڵەی پێوەکرا. دوای ئابڕوچوونەکان لە گۆشتی بەرازیلیدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گۆشتی بەرازیلی قەدەغە کرد. سۆنی پیردۆ وەزیری کشتتوکاڵی ئەمریکا لە ڕوونکردنەوەیەکدا ڕاگەیان تا وەزارەتی کشتتوکاڵی بەرازیل ڕێشوێنی پێویست دەگرێتە بەر هاوردەکردنی گۆشتیان لە وڵاتە هەڵپەساردووە. سۆنی پیردۆ باسی لەوە کرد کە چاودێرانی ئەمریکا لە مانگی ئادارەوە تاستا کە سکانداڵی گۆشتی خراپ لە بەرازیل زیاتر تەشنەی سندووە هاوردەکردنی بەرهەمنوێیەکانی گۆشتیان لە وڵاتەوە بەڕێژەی لە سەدا کەمی کردووە. لە وڵاتی بەرازیل کە گەورەترین هەناردەی گۆشتە لە جیهاندا لێکۆڵینەوەی لە 21 کۆمپانیا دەست پێ کردو کە دوایین بەرواری بەسەرچوونی گۆشتی تێکچوویان گۆڕیوە. مادەی شیمیاوی ئاویان بۆ گۆشە تێکچووەکان زیاد کردووە. دوای ئاشکرابوونی ئەو ئابڕوچوونانە زۆرێک لە وڵاتانی جیهان ناوردەکردنی گۆشتیان لە بەرازیلەوە سنووردار کرد. یەکێتی ئەوروپا و چەند وڵاتێکی دیکەش بۆ ماوەیەکی کاتی هاوردەی گۆشتیان لە وڵاتەوە هەڵپەسارد. هەواڵێک سەبارەت بە نەوتی هەرێمی کوردستان و عێراق کۆی گەشتیە ناردەی نەوت لەو چێلگەنەوتیانی بەدەست حکومەتی عێراقیەوەیە دەگاتە 3 ملیۆن و 28 هەزار بەرمیلی ڕۆژانە. هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیش لە نێوان 520 بۆ 530 هەزار بەرمیل نەوتدایە. جەبار لوعایبی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند بۆ مانگی حوزەران کۆی هەناردەی نەوتی عێراق لە هەموو کێڵگەکانیەوە بە هەرێمی کوردستانیشەوە دەگاتە 3.8 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە. واتە عێراق بە کۆی گشتی ڕۆژانە 4 ملیۆن و 315 هەزار بەرمیل نەوت بەرهەمدەێنێ. لوعایبی لەبارەی نەوتی هەرێمیشەوە ڕاگەیاند لەم مانگەدا تا ئێستا هەناردەی نەوتی کوردستان لە نێوان 520 بۆ 530 هەزار بەرمیل نەوت بووە ڕۆژانە. گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاریەکانی بۆ جەشنی ڕەمەزان و هاتنی گەشتیاران بۆ پارێزگای سلێمانی ڕاگەیاند. گەشت و گوزاری سلێمانی بە سێ لیژنە ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانی بەبوونی جەشنی ڕەمەزان ڕوو لە پارێزگای سلێمانی دەکەن. بە مەبەستی نێژنی ئەو کەموکڕانی ڕوبەڕووی گەشتیاران دەبێتەوە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی ڕایگەیاندووە بەڕێوەبەراتیەکان بە سێ لیژنە ئامادەکاری خۆی دەکات بە مەبەستی پێشوازیکردن و نێژنی ئەو کەموکڕیانەی کە بەرەوڕووی گەشتیاران دەبێتەوە. ڕاشیگەاندووە لێژنەی پێشوازی لە گەشتیاران لاریەکە لە بازگەکانی تاسڵوجە و عربەت و خاڵە سنووریەکان دەبێت و کاری ئەم لیژنەیەش بریتە لە دابشکردنی ڕێبەری گەشتیاری 2007 شاری سلێمانی و نەخشەی گەشتیاری سلێمانی و برۆشەری ژمارە تەلەفۆنە گرنگەکان. هەرچی لیژنەی دووەمیشە بە پێی وتەی ئارانشوانی لە لیژنەکانی پشکنینی بەڕێوەبەراتیەکان پێک دێت کە کاریان بریتە لە چاودێریکردنی بە دووەداچوونی کاری خاوەن مۆڵتە گەشتیارەکان تا گرت لە بەردەمانەوەی گەشتیاران لە ڕۆژانی جەژندا
دروست نەکەن. بەڵێ بەڕێزان ئەمانە هەواڵەکانی هەفتە بوون کە بۆمان هەڵبژارد بوون هەواڵەکانتان پێشکەش کرا. بۆ ساڵی 2017 ناوی 10 ملیاردێری عەرەبی لە ناوی ئەو ملیاردێرە گیانیانەدایە کە بەپێی پێگە گرنگەکان ڕیزبەند کراوە، بەڵام ئەمە تەنها ئەو ملیاردێرانە نین کە دەوڵەمەندن لە وڵاتانی کەندا و بگران ملیاردێران کە سامانەکانیان بە شێوەیەکی گشتی ئاشکرا کراوە و ناویان لە پێگە گیانیەکاندا پارێزراوە. ئێمە ناوی ئەو 10 ملیاردێرە عەرەبە بۆ ئێوە بە پێی ڕیزبەندی بە ئینفۆگرافیکێک شیەکەینەوە. یەکەمیان ناوی سەرمایه‌داری عەرەبی لە ناو سەرمایه‌دارانی گیانیدایە وەلید بن تەڵال، وڵات سعودیە، سامانەکەی 18.7 ملیار دۆلارە، بواری بازرگانی وەبەرێنانە، کۆمپانیای شرکەت ئەلمەملەکەت القابیزە واتە سەرۆکی ئەو کۆمپانیایە کە کۆمپانیایەکە کۆمپانیایەکی هاوبەشی سعودی کەرتی تایبەتە. بەڵێ سەرمایه‌داری دووەممان ماجید فەتیم و بنەماڵەکەی لە وڵاتی ئیماراتە، سەرمایەکەی 2.6 ملیارە، بوار جۆرە جۆرە کۆمپانیەکانی ماجید ئەلفەتیمیان هەیە، واتە ماجید فەتیم کۆمپانیەکانی ماجید ئەلفەتیمی هەیە. سەرمایه‌داری سێیەممان محەممەد ئەل ئەمودی، وڵات سعودیە، سامانەکەی 8.1 ملیارە، بواری نەوتەواتە ئەم سەرمایه‌دارە محەممەد لە بواری نەوتە کارەکە. عەبدوڵڵا بن ئەحمەد غەریر، وڵاتی ئیمارات، سامانەکەی 6.8 ملیارە، بوار کەرتی بانکی و سەرۆکی بانکی مشرقە لە ئیمارات. ناسف ساوریز، وڵات میسر، واتە ئەم سەرمایه‌دارە میسریە، سامانەکەی 5.6 ملیارە، بوارەکەی کەلوپەلی بیناسازی واتە لە کەلوپەلی بیناسازی بە تایبەتی لە بواری کەرەستەی بەرهێنانی شیشە کارەکات. ناسف ساوریز. بەڵێ سوهێل بەهوان عمانیە، سامانەکەی 4.1 ملیارە، بواری پەینی کیمیاوی واتە پەینی سوهێل کۆمپانیاکەی پەینی کیمیایی بۆ وڵاتانی جیهان هەنارداکە. دوایەوە عەبدوڵڵا فەتیمانەیە، وڵات ئیماراتە، سامانەکەی 4.1 ملیار دۆلار، بوارەکەی جۆراجۆر واتە 40 کۆمپانیای جۆراجۆری هەیە عەبدوڵڵا فەتیم. بەڵێ نەجیب ساوریز، وڵات میسرە، سامانەکەی 3.9 ملیارە، بوار پەیوەندی ئەلکترۆنی واتە ئەم سەرمایه‌دارە ساوریز لە بواری پەیوەندی ئیتصالات لەگەڵ ئەلکترۆنیاتە کارەکات. سوڵتان محەممەد بن سعود، وڵات سعودیەیە، سامانێکی 3.8 لە بواری خۆراک و شیرەمەنی کارەکات، سەرۆکی کۆمپانیای ئەلمەراعیە. ئێمە زۆربمان شیرەمەنی مەراعیمان خواردووە و سوڵتان محەممەد بن سعود سەرۆکی ئەو کۆمپانیایە، کەس کۆمپانیایەکی سعودیە. بەڵێ حسێن سەجوانی، وڵات ئیمارات، سامانەکەی 3.7 ملیارە، بوار خانوبەر و کۆمپانیای داماک، ئەم سەرمایه‌دارە بە دڵنیاییەوە هاتووەتە هەرێمی کوردستان. تاوانێ من زانیاری مەبێ سەرمایه‌گوزاریشیە لە هەرێمی کوردستان، سەرۆکی کۆمپانیای داماکە بۆ بیناسازی واتە کار لە بواری بیناسازیە دەکات. بەڵێ ئەمە ئەو سەرمایه‌دارانە بوون کە لە وڵاتی کەندا و بە شێوەیەکی گشتی ناویان هەیە، سامانەکانیان لە تۆپی سامانەکانی هەموو وڵاتانی عەرەبیدایە و ئەوان لە بوارە جۆراجۆرەکانی سەرمایه‌گوزاری کە بیناسازی نەوت کار دەکەن و زۆر بەشیان ئیماراتی و سعودین.
جەژنە و کۆتا ساتەکانی ڕەمەزانمان بەڕێ کردووە و ئەمڕۆ کۆتا ساتەکانی عەرەفەیە هەمووان ڕژاونەتە ناو بازاڕەکان بۆ کڕینی کەلوپەل لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزاندا و ئەم شەویش تەنها شەوێکە کە بەدەست ئەو هاوڵاتیانەوە کە تا ئێستا کەلوپەلی جەژن یا جلوبەرگیان نەکڕیوە. من بۆ قسەکردن لەسەر ئەو پرسە بەڕێز سۆران غەفور سەرۆکی چاودێری بازرگانیم بانگێشتی ستۆدیۆ کردووە قساکەین لەسەر بارودۆخی ناو بازاڕ و هاوکات لەسەر نرخەکان. بەڕێز کاک سۆران زۆر بەخێربەی بۆ ستۆدیۆی ژێرخان تا جەژنیشە پیرۆز بێ. جەژن لێ ئێوە لە هەموو کەس و مسلمانانی جیهان و هەرێمی کوردستان پیرۆز بێ. بەخێربێ دووبارە پێم خۆشە ینی بارودۆخی بازار بەڕێستان وەلیژنەکانتان بە بەردەمی بەڕێستان بە بێوچانانە لە بازار ڕێگەڕێن و هاوڵاتیان بەسەرەکەنەوە دوکاندارەکان بەسەرەکەنەوە. بارودۆخی بازار چۆنە بینن لە ماوەی ئەم دەڕۆژەی کۆتایی ڕەمەزانە؟ دووبارە پیرۆزبایی لە ئێوە و لە گشت مسلمانانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەت سڵاو لە دایکی شەهیدان، سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان، پیرۆزباییان لێکەین. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە و مای دڵخۆشیە ئەم مانگە سەرجەم لیژنەکانی قایمقامێن لەگەڵ لیژنەکانی چاودێری بازرگانی لەگەڵ لیژنەکانی تەندروستیە ئەرکی و ماندووبوونێکی زۆران کێشا لە ناو بازاڕەکانی شاری سلێمانیە و بەرهەمەکەشمان بینی. ئەوە بوو ئێستا بە دڵخۆشیەوە یڵین کە ئەم مانگە هیچ شوێنێ لەسەر گرانفرۆشی دانەخرا. یعنی ساڵانی ڕابردوو هەر لە بیداەتی ڕەمەزانە لە 5 ڕۆژ یەکەمیا چەندەها شوێنماندا خز لەبەر ئەوەی لە کاڵەکانە گرانفرۆشیە کرد. ئەوەی کە مای دڵخۆشیە دووبارەیەکەمەوە کە دەستخۆشی لە سرجەم ئەو برا بازرگانان و ئەو فرۆشاراناکەم لە ناو شاری سلێمانیەوە کە بابەدون بە سرجەم ئەو ڕێنمایانەوە. زۆر باش. کاک سۆران من سەردانی بازارم کردووە، بازار زۆر قەرەباڵغا، نازانم هەر لای من وایە لای بەڕێستان بە هەمان شێوەیە؟ بەڵێ ئێمە تێبینیمان کردووە لە ڕۆژی سێشەممەوە کە بە بەشێکی بەرچاو موچەدرا خۆتان نەزان کە موچادرێ پارێکی زۆر گرێتە بازارەکان و خەڵکیش پێوی داویستی ڕۆژانی جژن خۆتان نەزانن کە ئەبێ هەر بکڕێ بۆ نمونە لە گۆشتە لە مریشکە لە پێداویستەکانی جلوبەرگی مناڵانە ئەمانە پێویستیان پێویستە بچنە ناو بازارەکان و لەبەر ئەوە ئێمە تێبینیمان کردو بە شێوەیەکی بەرچاو خەڵکانێک ئاتا ئەم دەقەیەش کە ئێستا ئێمە لە سوێدوین چەندەها لیژنەمان هەیە لە ناو بازارەکانە کە پەیوەندی ڕاستەخۆمان لەگەڵانە هەیە. ئاماژە بۆوەگەن کە قەڵەباڵغی زۆر لە ناو بازارە هەیە لەبەری خۆتان نەزانن چەند سەعاتێکمان ماوە بۆ جژن کە بانیەکات. ڕۆژانەیە و لیژنەکانتان چەند سەعات ئەگەڕێن بەسەر؟ بەڵێ ئێمە بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆز و لیژنەکانمان زیاد کرد. خۆی داوامی تایبەتی ئێمە ڕۆژانە لە سەعاتەوە دەست پێکا بۆ 1 بۆ 2 نیوەڕۆ لیژنەکانی چاودێری بازرگانی بەزەوە بۆی مانگی ڕەمەزان و بەرنامەکانمان گۆڕی لەبەرەوەی پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان زیاترە بۆ نمونە ئێواران خەڵکانێکی زۆر لە چوونە ناو گەڕەکانەوە یان شەوان لە 15 ڕەمەزان و ئێمە لەبەرەوە بڕیارماندا هەم بەیان هەم ئەسران هەم شەوانیش لیژنەمان هەبێ بۆ چەندەها پسڵی سەرپێچی کراوە بۆ سەرجەم ئەو شوێنانەی کە ئاماژەمان پیاوە. باسە کرد کە هیچ پسوڵێکی سەرپێچی لەسەر گرانفرۆشی نەکراوە. بەڵێ چی دیاردەیەک لەم ڕەمەزانەیە زۆر جیاواز بوو بەلای ئێوەیە بەلای ئەم چەند ڕۆژەی ینی کە هەبوو بەلای ئەوە چی زۆر جیاواز بوو؟ وەڵاوکو ئاماژەم پیا ئێمە هەر ساڵانی ڕابردووە ئەوی کە دەبینیمانەکرد لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و تا پێنجەم ڕۆژی سیرمانەکرد هەندێک لەو فرۆشیارانە یا فرۆشگەکان پابەر نابوون بە ڕێنماکانەوە سێرەکە نرخەکانیان بەرزەکردەوە بەبێ هیچ هۆکارێک ئەو بوو ئێمە بڕیاری داخستمانەوە بۆ مای پێنج بەلافیتەوە بەس ئیمساڵ وەکو ئاماژەم پیا لە وەڵی بەرنامەکەیە تا ئێستا هیچ شوێنێکمان دانەخستە لەسەر گرانفرۆشی کامە مای دڵخۆشیەوە بگرە هەندێک لەو برا بازرگانانە هەستان بە داوازەی نرخەکان و هەندێک شوێنیش خۆتان بینیتانە کە شتەکان بە نرخی کۆفرۆشتنەوە بە هاوڵاتیان کامە مای دەستخۆشی و دڵخۆشیە بۆ سەرجەم هاوڵاتیان. باش ئێوە ینی ئەوەی تێبینیتان کردوێت چه کاڵایەک زۆر بەرز بۆتەوە لەم ڕەمەزانەیە خواستی زۆری لەسەر بوو؟ بەڵێ هیچ کاڵای بەرز نەبووەوە بۆ نمونە لە مانگی 4 و 5 تەماتە کە کێشەی گەوری نابوو بۆ هاوڵاتی ئەوە بوو ئێستا کیلۆی بە 500 دینار و بە 250 بە 300 دینار خۆشتان نەبینن یعنی ئەمەیەکی بۆ لە کێشەکانی هاوڵاتیان کە بەرهەمێکی خواردنی ڕۆژانەیە تەنها برنج بوو ئەویش پێش مانگی ڕەمەزان لە وڵاتی بەرهەمهێنەوە کە هیندا بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونی بەخۆ بینی کە هەموو تەنێک 400 دلار بە 500 دلاری بەرزبوونە بەخۆ بینی و بە سابتی ماوەتەوە. لە جلوبەرگ و لە جلوبەرگوانە خۆ دەزانی ئێستا چەندەها جۆر ئایتم و کوالیتیمان هەیە لە جلوبەرگا هەموو جۆرێکمان هەیە لە 5,000ەوە هەمانە تا 100,000 لە پێڵای عفو لە پێڵای پیاوان و ئافرەتان و جلوبەرگی مناڵان و هەموو شتەکان هەمووی کایتمەکانیان جیاوازە کوالەکانیش فەرقی هەیە و براندەکانیش فەرقی هەیە ئەمە بێ جیاوازی بکەین لەبەر ئەوە هاوڵاتی بەخواستی خۆی ئەو شتانە ئاکڕێ ئێمە تەنها وتومانە ئەبێ نرخەکان هەڵواسرێ یعنی تۆ چۆ هەموو مارکێتە گەورەکان هەموو ماڵمۆڵە گەورەکان نرخەکانی هەڵواسی و هاوڵاتی لەبەرەوە سەرپشکە لە کڕینی کاڵاکان و هەر شوێنێکیش بزانین ئەگەر لە عینەن
تم لعينا كواليتي بونا من برازيل قلت شوينك هو كواليتي يعني قاتل كري يا كراسي كري أجر زاني لبين دو ماركتا يان دو سوبر ماركتا جوازين رخيا أو إما دز بجن الجنمان بوناردو وكاريا سيمن قال أشوينا كردو باش بازرگانەکان ینی کە ئێوە ینی ئیشتان چاودێریکردنی بوون نرخ و کاڵای بازرگانیە زیاتر باشە ئەو بازرگانانی کە کاڵایان هاوردەوە تا چەند ینی ئەو ڕێنمانەی ئێوەیان ینی پێڕەو کردویان تا چەند ینی بایەخیان بە بایەخیان بە گیرفانی هاوڵاتیان داوە بەڵێ سەرجەم ئەو برا بازرگانانەی کە لە دەروی وڵات خۆتان نەزان هەموو شتەکان لە دەروی وڵاتیت هەمووی پابندون بە سەرجەم ئەو مەرجوو ڕێنمانەی هەیە هەر لە مەرزەکانەوە کەدا هەڵکراوە لە کوالیتی کۆنتترۆلەوە لە هەوڵی خۆپارێتی تەندروستیەوە لە کەرەتینەی کوشت و کاڵیەوە سەرجەم ئەو شمەکانی کێت هەرێمی کوردستانەوە بەو شوێنانە تێپەڕێ هەج کاڵایەکە شمەکێک بەبێ مواسەفاتی عێراقی نەبێ نایەتە ناو هەرێمی کوردستانەوە وەک یەتە ناو شارەکانیشەوە بە هەمان شێوە ئەو نرخ و ئەو شتانی کە هەیە ئێمە لێکۆڵینی لەگەڵاکەین وەکو ئاماژەم پێ ئەگەر بەرزبوونەوەکە لە وڵاتی دەرەوە بێ لە مەزدەرەوە بێ ئەوەیش دەسەڵاتی ئەمیتیانە بەس ئەگەر بەرزبوونەوەکە بازرگانێک بێ یا فرۆشارێک بەبێ هیچ وەکارە نرخی بەرز بکرێتەوە و ئێمە لێ پێچینەوەمان لەگەڵا کردو و کاری یاسایمان لەگەڵ ئەنجام ئێوە تواناتان هەیە بەسەر بازرگانە گەورەکانیشان لێ پێچینەوە بە حەسەر هەموو شوێنەکە لەبەرەوە ئێمە وەڵام پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئیشی لیژنەکانتان بی بۆی خەڵک بزانە ئیشیەوە چیە ئەگەر سەرپێچیەکە بێ پەیوەندیتان پێوە بەڵێ ئێمە چەند جار دووبارەمان کردووە لەم کەڵاماوی ئەوەی بەڕێسەوە لە کەماکانی تریشەوە ئاماژەمان بەەوە دا و هەچ هاوڵاتیەک هەچ کەسێک سکاڵای هەبێ لەسەر هەش شوێنێ لەسەر موادێک کەسپایە لەسەر موادی گران فرۆشتە شوێنە وا هەیە ئێستا کەمالی دڵخۆشی هاوڵاتیان بوونەتە چاوی دووەمی ئێمە یعنی لە شوێنێکا گەر 250 نەرزیان لێ بسەنن یەکسەر پەیوەندیمان پێوەکەن ئێمە دەست بەجێ لیژنەمان ناردووە لەبەر ئەوە مای دڵخۆشیەوە ئێمە دووبار و سێبارە شێکن هەژ هاوڵاتی سکاڵایەکی هەبوو ئەتوانێت پەیوەندیمان پێوکە بۆ ژمارە تەلەفۆنانی کە بڵاومان کردەوە لە سەرجەم سایت و ڕاگەیاندنەکانەوە هەگە هەر نەیتوانی پەیوەندیمان پێوکە ئەتوانێت بە ژمارە سا پەیوەندیکە بە GTCەوە بۆی ئەوانێک سەر کۆنتاکتی باشیان لەگەڵ ئێمە هەیە بۆی ئێمە دەست بەجێ لیژنەکەمان بنێرین بۆیان خەڵکیش پەیوەندی پێوە کردوون لەم بەڵێ ڕۆژانە من پێ دەڵێم ڕۆژانە چەندها هاوڵاتی هەیە لەسەر 250 فلس کە ئێستا خۆت زانی لەوانەیە کەسێ بڵێ قیمەتی نیە 250 بەس هاوڵاتی ئێستا ئەوە چاوی کراوەیە یان کاڵایەک لە سێرەکی موادێک ئەکسپایرەکەی دووبەروارە یا ئەکسپایرەکەی یان بەروارگەی بەسەر چووە یەکسەر پەیوەندیمان پێوەکە ئێمەش دەست بەجێ لیژنەکان هێرین بۆ شوێنە و کاریای سای لەگەڵ سەرجەم ئەو شوێنانەکەین ئەی پسوڵی چیتان بڕی و ئەم ڕەمەزانە زیاتر بەڵێ زیاتر لە 100 سوڵی سەرپێچی کراوە بۆ سەرجەم فرۆشیاران و فرۆشگاکان و نانەوە و سەمونخانە ئەوانەی کە پابەندون بە ڕێنمایەکانمانەوە نرخیان هەڵنەواسیوە بۆ نمونە چونێتە مارکێتێک سێرەگە نرخیان ناواسیوە یان چونێتە لای دوکانی سۆز و میوەفرۆشەوە یان نرخیان ناواسیوە یان چونێتە لای نانەوە سەمونخانەی کێشی کورکەکەی کەم بووە ئەمان هەمی سڵی سەرپێچی بۆکراوە بەپێی ئەو ڕێنمانی کە هەمانە غرامان بۆ کراوە بەڵام گلەیەکیشتان لێ هەبوو کە ئەم مانگی ڕەمەزانە نەتان هێش بوون دەستگێڕەکان زۆرتر سوود لە شوێنە گشتیەکان وەربگرن بەڵێ مەسەری دەستگێڕەکان ئەوە شتێکی تایبەتە بە لیژنەی ئەمنی شاری سلەیمانی خۆتان نەزانن چۆن قەرەباڵگی زۆر نەشیا و دروست بوو لەسەر شەقام و لەسەر شوێنە گشتەکانە کا وڵاتی بە ئەستەمەیتوانی بۆ شوێنانە بڕوە بۆ چەندەها هۆکار هەبوو کە ئەو بۆی ئەو شێوەیە کە لەو شوێنانە کە دایانەنا بۆ نەمونە بووە هۆی مای دزی و ماوەی مەجموعەی شێت ئێستا خۆشبەختانە ئەو کەسانەی کە لەو شوێنانە دەرکراون شوێنی تایبەتیان بۆ دابین کراوە لەو شوێنانی لای بازاری دەبەکە لە پشت مەزگەوتی گەورە ئەوانەی کە لەو شوێنانە ئیشیان کردو هەمویان ئەنجومەنێکیان هەبوو نایان نووسراوە سەرجەمیان شوێنیان پێدراوە لە شوێنی ئەوانەی کە لەسەر جادەکان نبوون لەبەرەوە بڕیارێکە لە بەرژەوەندی گشتی دراوە لە ناو شاری سلەیمانیە و ئەمەش پەیوەندی بە لیژنەی ئەمنی شاری سلێمان کە هەمومان بەشداریان تایە ئێستا و شوێنانە ینی بۆ بازار دەبووکە دیاریکرا بۆ هەنێ بەڵێ لە پشت مزگەوتی گەورە 211 کەس شوێنی وەرگرتووە لە بازاری دەبەکە بە هەمان شێوە دەوری 300 شوێنە درێ بۆ کەسانی کە ناویان نووسراوە لەو شوێنانەیە و بە شەنا شوێنی تریشمانێک کە دابی نەکرێ بۆیان بۆ کەسانی کە دەستگێڕ و عەربانی قسە لەسەر هۆ بەشێک لە دوکاندارەکان شوێنی بەردەمی خۆیان بەکرێداوە ئەو شتە چۆنی بۆ بەڵێ خۆی ئەو کشتانە هەبووە و نمونەشمان هەیە نەک هەرەوە خەڵگە بۆ شوێنەکەی فرۆشتێتەوە ینی ئەوشمان هەیە ینی چەنا سکاڵامان هەیە کە خەڵک شوێنەکەی فرۆشتێتەوە لەیانە بە هاوڵاتی تر ینی کڕۆنی فرۆشتن کراوە بۆ زەویەوە بۆ عەرزەوە لەبەرەوە خۆتان نەزان ئەوە مای دەستخۆشی نییە بۆ کەسانە کە شتانیان کردو چکە هاوڵاتیەکەچێ کە شوێنێکڕێتە بەبێ هیچ بنەمایەک هیچ شتێک ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە هەم پارەکەی بە فێڕۆبراو هەم کەسانێکی تر قازان لە پارەکەی بکەن زۆر شتێکی ناخۆشە لەبەرەوە ئێستا ئەو دیاردەیە بەرەو لە ناوچوونە ڕات و دوای جەژنیش هەم بە هەمان شێوە ئەو ڕێوشێنانەی هەمانە بەردەوامە بێ و پەلێکیشێ بە ناو گەڕەکان و شوێنەکانی تریش بەڵام کاکچۆن قسە لەسەر بۆ ئەم دەستگێڕانە کاتوونە ناو بازار
نرخیان هەرزان کردبوو ینی بۆ نمونە ئەو شتانەی کە لەوێ ئەیان فرۆش لە دوکانەکاندا بە زۆرتر بۆیە بە ناچاری هاوڵاتیان بیان کڕایە خۆی ئێمە با بیرمان نەچێت کە هەچ هاوڵاتێکە دوکانێکی هەیە بۆ نمونە کرێکی زۆرەیەت زەڕیبە ئەیات ئاو کارەبە ئەیات خۆ دەزانانی ئەمانە هەمی پێداویستی ڕۆژانی و شوێنانەیە کابرا کە هاوڵاتێک عربانێکی پێ کە مێزێکی پێە هیچ شتێک نایەت هیچ ینی بە هیچ یاساڕسایەکەوە ینی پەیوەست نییە لەبەرەوە خۆ دەڕزان لەوانەیە لە کاڵایەکە 250 نرکەمتر بێ لە شوێنەکە و بیرشمان نەچێت تۆجی شوێنێکەوە ئەگەر شتێکی کاڵایەکی خراپ بکڕی شوێنەکە دەستنیشانە ینی ئێمە چەندها شوێنمانەیە عربانەچی کەشتی فرۆشت و ماوەدەگەی خراپ بووە نەوزانین لەکوایە ینی کەچوی شوێنەکە سێرەکەی لێنەوە بەزەکە تۆ لە دوکانێکە یا لە مارکێتێکە یا لە شوێنەکە شتێ بکڕی سێرەکەی دەست بەجێ ئێمە کەلیژنەکە چێت سێرەکەی بەڵە بیرفعل ئەو کاڵایە مەوجودە و دەزەگرێت بە سەریا و کاری یاساگەڵ شوێناکە زۆر باشە پێم خۆشە باسی ئاستەنگەکانی بەردەمتان کەن لەم ڕەوزانەی بە تایبەتی ڕۆژانی کۆتایی بەڵام پێش ئەوە پەیامنێرمان ڕامیار عوسمان لە ناو بازاڕی شاری سلێمانیەوە لەگەڵماندایە ڕاستەخۆ دۆخی ناو بازارمان بۆ ڕوون ئەکاتەوە ڕامیار ئەم کاتت باش بەڵێ ئەوەیە بینن ئێستا ناوبازاڕی شاری سلێمانیە بەردەم تەلاری کاسۆمۆڵ لە شاری سلێمانی کاکسۆرانە بینن قەرباڵقی زۆر لە ناوبازاڕی شاری سلێمانی هەیە سالیش دەمە ناو بازارێ بەدڵنیاییەوە ئێستا هاوڵاتێکی زۆر لە ناوبازاڕی شاری سلێمانی خەڵک دوودڵ بوو لەوەی کە جژن بەیانی خەڵک بەشێک لە هاوڵاتیان دوودڵ بوون بەدڵنیایی کاکسۆران دیمەنانە ئەنی ئەگەر جەنابەت قسەیان لەسەر بکەین وڵای تر خۆ دەزانی دەقەڵە باڵغیە و جیتر ئەوە هەموو تیمەکان لە ناو بازارە و دەستخۆشی لە ئەمنەکان و پۆلیس و سەوچوار و پۆلیس زیینسیبات و چالەکی مەدەنەکانی ژنکاوان دەورێکی باڵیان بینیوە لەم چەند ڕۆژەیە کابێەوە لەسەر هەمیشانە بەڕست قایمەکەی شاری سلێمانی کە جێگا دەستی دیارە کەوی سەرۆکی لیژنەی ئەمنی شاری سلێمانی لەگەڵ پارێزگاری سلێمانیە کە هەمویان هەماهەنگن لەگەڵ سەرجەم هێزەکانە ئەمای دەستخۆشیە بۆ شاری سلێمانی لەبەرەوەی خۆتانەزانن هەرچ خوا نەخواستەش کارە سادەگی نەخوازرا ڕووبا هەمومان تووشیە بین و هەمومان تووشی ئەو ئارامی شاری سلێمانی لەبەرەوە ئەوە ئەرکی سەرشانی هەمومانە کە بتوانین ئارامی و خۆشی ئەم شارە پارێزین چکە هەمووی ئێمە هەمومان مەسئولین بەرامبەر ئەم شار ئەس ناکەی کۆتا ساتەکان کێسە بەرەو جەژن نەچین هەر بازار دووبارە قەرباڵقیکی زۆر باشی پێوە دیارە بەڵێ من ئاماژەم پێ ینی تۆ زێو دڵ ڕاوچیە بۆ لای خەڵک کە باین جەژن نەبێ ئێستا کە ئەلان کراوە ئەوەی کە هیچیگەنێک ڕێ بەپەلە ڕاکە بۆ بازارەکان بۆی فریاکە شتێ بکڕێ تا سەعات چەند عادەتی ینی بازار خۆی تا سەعات دویم شەو هەیە تا دوونی تاسی هەیە کەس ئیسفادەی لەمە نەکردو یان سوء ئیسفادە بوون منە دیاردەی دزیکردن ئەوەی تێبینیتان کرد بێت وڵا تا زیاتر لە ناو بازار زۆر باشە بە جهودی برادرانی مکافحە مکافحی جرام ئەمانە لەگەڵ هێزەکانی ئاسایش لەگەڵ هێزەکانی پۆلیس ئەمانە هەمووی جەدەستیان دیارەکە لە ناو شارە لەبەرەوەی ئێستا ئەوان هەموو مفرەزەکان نزیا کردووە هەم لیوای سلێمانیش بە هەمان شێوە هێزەکانی لیوای سلێمانیەک ئەمانە هەمووی لە ناو بازاری شاری سلێمانیە خۆشتانەتوانن لەگەڵ پەیامنێرەکە ئەگەر ئاگادار بێت لە ناوی بەدەرگی سەرا لای کاسۆمۆڵ لای ئەجاگەڕاجی ئەسحابەسپی لە جادەی سالم لای حەسیب ساڵح ئەمانە هەمووی هێزەکان بڵاویان پێکراوە و هەم ئاماژش بۆ بین کە بەیانی ئێمە لیژنەکانمان بە هەمان شێوە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت سەردانی شوێناناکە باسی جژنەکەی بەس ئاستەنگەکانی بەردەمتان هەتام دەقەیە چین ئاستەنگمان خۆی هەرەوەیە قەرائینی بێموچەیەکەیە بەڕاستی زۆر تەسیک و سەرکار و شتەکانمان بەس من لێرەوە دەستخۆشی لە سەرجەم چاودێرەکان مەکەم لەو کەسانەی کە بە ماندونە ناسانە ئەم جەژنە و سەرجەم لیژنەوە بەشەکانی قایم قامێت کە شەو ڕۆژەستین بە ئەو ئەرکەی کە هەمان بوو لە مانگی ڕەمەزانە جێبەجێکەین بۆی بتوانین هیچ نەبێ خەمێکی تر لەسەر هاوڵاتی لابەرین زۆر باشە بە تایبەتی ینی قەرباڵقی زۆر لە بازار ڕبینێتەتی ئەم دە ڕۆژە ئەمە نەبووتە ئاسنگ بۆ ئێوە نەتوان کۆنتترۆل ینی دۆخەکە بکەن خۆی هەر شت هەیە خۆتە هەمووی لە ساسە کۆنتترۆل ناکرێت بەس مهم ئەوەیە تۆ داتاکە وەرەی کە لە سا چەند کۆنتترۆلەکەی ینی نسبەتەکان زۆر باشن ینی کە تۆ سوێنەکە و سێرەکەی هەتا سەوزە فرۆشێ نرخیاڵواسیوە ئەچیدە لای دوکانی پۆشاک فرۆشە سێرەکەی نرخیاڵواسیوە ئەچیدە لای وشکە فرۆشە نرخیاڵواسیوە مانە ژماری دڵخۆشین ینی واکەمانە ئەم بازرگانان و فرۆشگانە کە پابەدون بەڕێنمایەکانمانەوە ئەوشی تیاابێ هەندێک کەسەیە لەوانەیە ئێستا هەندە لیژنەمانە بۆ پسڵی کردووە لە بۆشتن دەشوێن لەبەوەی تاریخی ڕۆژەکەی نەگۆڕیوە هەنێ بێ بۆ نمونە کاچیتە شوێنێکەوە سەوزە و میێفرۆشە کە ئیمڕۆ
22 مانگ یا 24 چەندی مانگە 24 مانگ ئمڕۆ 24 شەشە ئەبی 26 دووسرابێ یعنی ئەگە 23 بێ فڵی زەبێکی بۆ کرێ لەبەرەوە حاڵەتانەژە بۆ ینی لە دوکاندارەکان خۆیان تا چەندیان بەدەمتانەوە زۆر باشە زۆر باشە و جێی دەستخۆشی من ئاماژەم پێ ینی ئەم مانگە لەسەر لە هەموو ساڵەکانی تر زۆر باشتر بووین لەبەرەوەی هەمویان پابەن بە ڕێمایەکانەوە ئەندە کەسی ژەیە خۆ هەرە بێ بۆ نمونە ئاگەی لێنە بۆ ئێمە مواد ئەکسپایرمان گرتووە لە شوێنەکەیە وە پسڵی سەرپێچیمان بۆ کردووە تا چەند هاوکاری هاوڵاتیانەکەن ینی بۆ نمونە ڕژیم ڕوونەتان لەگەڵ هاوڵاتیانە چۆن ئێمە ئەوەی کە هەمانە بۆ نمونە گەر هاوڵاتیەک شوێنێ بکاتەوە تازە بێ بۆ نمونە بەڕێزەگەڵ لە سێکە فرۆشگاگە کاتەوە یا دوکانێکان ناوخانەیە کاتەوە ئێمە یەکەم جار کاچینە شوێنەکە ئاگاداریەکەینەوە بۆی بزانێ ڕێنمایەکان چی لەوانێ ئاگەی لێنێ بێ نەزانێ کێش چەنە شت چەنە نرخ چۆنە ئەمانە هەمووی ئاگاداریەکەینەوە و لە دەفتەرێکە بۆیە نووسین لەبەرەوەی ئێمە سەردانی شوێنانەکەین بۆ نمە کاچین نانەوە سەموخانێکەوە بۆیە نووسین ئەبێ کێشی سەمون ئەوە بێ ئەبێ کێشی گونگەکە ئەوە بێ پابندی بە یاسە ڕێنماکانەوە ئەبێ نامبێ بە هاوڵاتی نەیە بکەسی تر بۆ نەمی وایە کاچیاڵی مەتەمم هەیە ئەمانەشمان هەیە لەبەرەوە ئەم ڕێنمانی بۆ نووسێ ئەگەر دووبارەی کردو یەکسەر ئێمە پسڵی سەرپێچی بۆکەین غرامەیەکی بەسیتیەکەین دووبارەی کردەوە سا بیرشمانەتی ڕێنماکانمان قورستر بووە لە 50,000 بۆ بە ملیۆنێ بەپی ئەو بڕیاری لە وەزاردی بازرگانی ئەنجومەنی وەزیران دەرچووە جاران بەس تەنها 50,000 دەسەڵاتی غرامە خۆش ڕێژی غرامەکانتان باسکەیان ڕێژەی غرامەکانمان لە 50,000 بۆ ملیۆنە دینارە غرامە لەسەر چی ئەەکەم زیاتر غرامە وەکو ئاماژەم پێ بەپێی کێشەکەی بۆ نمونە کاچینە سوپەرمارکێتێکەوە ئەگە کێشی 12 کیلۆ بێ بیگرین سوپەرمارکێت بڕیارەکانی جیای لە 100,000 بۆ 500,000 غراماکرێ بەس ئەگەر مارکێتێ بێ ئەگەر کێشی 12 کیلۆ بێ یا فرۆشگا بێ 50,000 بۆ 75,000 غراماکرێ بەس ئەگەر دووبارەی کردەوە ئەکسرێ بە سێقات یعنی ئێستا ئیمساڵ ئەو بڕیارە دەرچووە بۆ نمونە ئەگەر مارکێتێک یا شوێنێک یا کارگەی یا شوێنێ ملیۆنە غرامە کرێ یەکسرێ بە 3 ملیۆن بۆ جاری داهاتوو لەبەرەوە غرامەکان مەزای کرد غرامەکانتان کەی ینی بزەبت زیادی لە مانگی 8 2016 دوکاندارەکان نیگەران نەکردووە وڵی خۆی ئەوەی کە پابند بێ نیگەران نییە یعنی ئێمە ئێستا لێرۆ ڕایگەێنین تا ئێستا شوێن هەیە لە شاری سلێمانی تا ئێستا غرامەی نەکراوە لەبەرەوەی کابرا خاوەنەکەی پابندە بە ڕێنماکانەوە خۆی هەڵەسێ بە سیرکردنی شتەکانی نرخەڵەواسێ موادێک سوپای لە شوێنەکەیان نییە خۆمانش هەمووی لە بەرژەوەندی گشتیە زۆر باشە باچین لە ڕامیار عوسمان پەیامنێری پەیام لە ناوشاری سلێمانیەوە لەگەڵمانایە ڕامیار پێم خۆش ینی دۆخی ناو بازارەسا بۆ من و بۆ میوانی بەڕێزم بۆ هاوڵاتیانیش ڕوونکەیتەوە ڕامیار پێم خۆشە ینی دۆخی ناوبازار بۆ ئێمە ڕوونکەیتەوە ینی ئێستا ناوبازاری سلێمانی چۆنە خەڵک ینی هەر بە بەردەوامی ینی بەردەوامن لە کڕینی شومەک و کاڵا ڕامیار گوێ لە منە بەڵێ ڕزان دیارە دەنگی ئێمە بە تەواتی ناگاتە ڕامیار عوسمان پاش ئێمە چەندی منێکی ناوشاری سلێمانی کە لە ئاسمانەوە گیراوە بەڵێ ئەم کاتتان باش وریەگیان ئێمە ئێستا لە بازاڕی مەولەوین یاخود بڵێن بەرامبەر کاسەمۆڵ کە لە ئێستادا قەڵەباڵقێکی زۆری پێدیارە وەکو ئەزانن کە بەیانی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە بەڕاستی ئەوەی کە ئەیبینم یعنی خەڵک بە ڕێژەیەکی زۆر هاتوونەتە دەرەوە نازانم یعنی
قەیران وەکو بڵێ قەیرانەکە ئەو تۆکاری نەکردو دەستەریان بەس من ئەمێ یەکشت بڵێم لێرەیە خەڵک زیاتر وریە بۆ ئەم ڕەمەزانە من تێبینی ئەوە ئاکەم ینی زیاتر ڕویان کردوتە ئەو شوێنانەی کە هەرزان بازاڕن یان زۆربەی ئەو شوێنانەی کە داشکانیان کردووە زۆربەی ئەو دوکان و ماڵ و شوێنانەی کە داشکانی گەورەیان کردووە زیاتر خەڵکەکان لەم شوێنانە کۆبوونەتەوە لەو شوێنانە ئەبینم بەڕاستی و هەروەها ئەم پێداویستیانە یاخود ئەو کەلوپەلانەی کە هەرزانن بە نمونە 1000 2000 3000 خەڵکێکی زۆر لێ کۆبەتەوە ئێستا من بە شەقامێکە هاتمە خوارەوە کە زیاتر شتی هەرزانی لێبوویان ئەمانەی کە زیاتر 1000 2000 بوون خەڵک زیاتر لەمانە کۆبەتەوە و لەم وەکو ئاماژەم پێکرد ئەم وەڵانەی کە داشکانی گەورەیان کردووە جلوبەرگی جەشن یاخود بڵێن پێداویستی جەشنی تایە خەڵک زیاتر ڕویان تێکات ینی من ئەمێ بۆ چوونی چەند کەسێک وەرگرم لەسەر جەشن ئامادەکاریەکانی کە لێسادا لە هەرێمی کوردستان هەیە تا چەند کاری لەسەریان کردووە حەزەکەم بۆچوونی چەند هاوڵاتی وەرگرم لەسەر ئەمە من ئێستا ئەم بەڕێزە وەرەگرم بەڕێزم کاتت باش ئەحواڵە چۆنە جلی جەژنێک کڕیوە جان نەوەڵا ئەوە ناڵێکی بچووکە من چەند پرسیارێک لە بەڕێز دەکەم ئەم جەژنە تا چەند کاری کردۆتە سەر ئێوەی هاوڵاتی یان بڵێن ئەو قەیرانی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تا چەند کاری لە ئێوە کردووە لەوەی کە کەمتر ئەمساڵ بێنە دەرەوە یان کەمتر پێداویستەکانی جەژن وڵای بلانی منەوە من ئیشەکەم بە ڕۆژانە ڕۆژانەیشی خۆمەکەم لە بازار هیچ کێشەیەکم نییە بەس وەکو سواتنە واسەر نامە بازار لەسەر بینا زیاتر ئیشەکەم وەکو تێبینیەکەن من ئەبینم یعنی قەڵەباڵقێکی زۆر بە بازارەوە دیارە خەیرانێکی شەیە لە باشووری کوردستان بەڕای ئێوە ینی ئەم قەڵەباڵقیە ئەوە ناگەێنێ کە خەڵک کەمتر ئەو قەیرانە کاری تێکردن خەڵک گێڵ بۆ بازار بە چی شتێک ناکرێت تەنها سێرەکات ینی بەڕای تۆ ئەم خەڵکی کە لێرەیە هیچ نان لە سای هەفتە هیچ ناکرێت بە سێرەکات ناچاریشە چی بکات لە ماڵە یا جەوێکیشە گۆڕێ و ئەژڕاتەوە ئەی زۆربەی ئەم خەڵکانی کە بینم علاگەیان بەدەستەوەیە ینی ئەمە مانای ئەوە ناگەێنێت کە ئەمان جلوبەرگە کڕنیان پێداویستێکڕن ئەوش لاچی لە ساسیەکەی بێ هەمووی نییە ئەیە هەیە ناچارە لەبەر مناڵی هەیە لەبەرەوەکە بەگشتی ینی وەکو لە باشووری کوردستان ئاماژەم پێکرد ئەم قەیرانە هەیە جگە لەوە تۆ لەوا چێ چینێک کرێکار بی بۆ چینی فەرمانبەران ئەمانە تەسیری کردووە یا بەتەئکید تاسیری هەیە تاسیری خۆی هەیە لەبەرەوەی مەعاش خۆ دەزانین دو مانگ جارێکە چارێکە مەعاشێکە تاسیری هەیە بەڕاستی سپاس خاڵێکیانم کاتت باش لە کەناڵی پیان ڕاستەخۆ لەگەڵتان بەرە جەژنە خەڵکێکی زۆرە بینیم لە بازار ئەم خەڵکە هەمووی هاتووە بۆ کڕینی پێداویستی جەژن یا تەنها سەیری شتەکانێک وڵای هەندێکی بۆ سەیراتوە هەندێکی پێێتی ئەگەر توانای بێ بەر شتەکڕێ و تۆ بڕێستان پیشەتان چییە؟ مەڵا من ئیشی گەسکارێک کرێکارێک یعنی ئیشەکەی ئێوەش تەسیری هەیە ینی ئەم قەیرانە لەسەری زۆر فەرقی کردووە یعنی هەموو ئەمساڵ ڕۆی برا من بەقەدەر مانگێکی ساڵانی ڕابردن استفادە نەکردو باشە من پرسیارێک لە یەکەم ئەم جەژنە ئامادەکاریت باشتر کردووە یاخود جەژنی ڕابردوو وەکو پێویست نییە وەکو جا ساڵانی ڕابردوو نییە پێترە بێ بە جۆرەی وەساکە مەسرەف کرد وەکو کردەواری ئەڵێ بەپێی بەڕەکەی کە گیرفانە کەمی دیابەوە کەم مەسرەف کرد کە زۆریشی دیابوو بەدڵی خۆ بەدڵی مناڵ هەموو پێداویستی دابینەکە وریگەیان ئەمە ئاماژە بەوەش بکەم ینی وەکو ئەم هاوڵاتیەش ینی وتی ئەم ساڵ خەڵک کەمتر ڕاستە هاتوۆتە بازار قەڵەباڵقێکی زۆری پێوە دیارە وەکو ئاماژەم پێکرد بەڕاستی تابڵەی بازار قەڵەباڵقە وەکو ئەم هاوڵاتیەش ئاماژەی پێکرد خەڵک هاتووە تەنها سەیرەکە بەشێکی زۆری ینی بەشێکی کەمی هاتووە پۆشت کڕین و سەرەتاش ئاماژەم پێکرد خەڵک زیاتر ئەگەڕێت بە نمونە ساڵانی ڕابردوو ئەگەر بێت و بەراوردی بکەین ساڵانی ڕابردوو خەڵک ئەهات شتەکەی کڕی ئەڕۆیشتەوە بە نمونە جلبەرگێکی پێویست بوو تەنها لە یەک دوکانە پێداویستەکانی خۆی دابینە کرد و ئەڕۆیشتەوە بەڵام ئێستا وەکو من تێبینم کردووە ئەیبینم چەند دوکانێکە کات بزانێ لە کام دوکان سعرێک کەمترە ئەچە لەوێ ئەیکڕێ لەبەر ئەوەی وەکو ئاماژەم پێکرد ئەم قەیرانە کاری کردو دەسەر گیرفانیان سەر موچیان ئەمێ چەند هاوڵاتیەکی تر وەرگرم من وەکو ئاماژەم بکرێستا لە من ببوورە کاتم نەما ینی کاتەکەم زۆر کەمە لەگەڵ کاکسۆران ینی یەک تەوەری بچووک ماوە ئەمێ باسی کەم سوپاس بۆ بەڕێستان کە تام دەخە لەگەڵمان و سوپاس بۆ هەوڵاتێنش بەشداریان کرد کاکسۆران هەستەکەم خەڵکی ینی ئێستا ئابوووریانەتر بیر ئەکاتەوە ینی چ شوێنێک بوونە
نرخێکی هەرزانتری هەبێ وەکو جاران ینی خەڵک ینی پارێکی بەڵام باشتری پێ بوو ینی فینە ئەداوە نرخەکان ئەمەش لای تو هەروایە بەڵێ خۆی ئێستا ئەوەی کە تێبینیمان کردووە زۆربەی شوێن ئەنووسێن فرۆشتن بە نرخی کۆ اینجا نرخەکانی هەڵواس یان چەندە شوێن ماوەکراوەتە نووسراوە 1000 2000 3000 ینی هاوڵاتێکی زۆر ڕوشۆنان ناکات لەبەرەوەی شتەکەی هەم دەسەکەوێ هەم سوودیشی لێ وەرەگرێ وەلو کواردێکی ژێرە کەمیش بێ بەس ئەوەی مهم ئەوەیە پێداویستی ڕۆژانەی خۆی دەبرەکە بوو شوێن بۆ شتانە زۆر باش پێم خۆشە کۆتا ینی پرسیان لەسەر ئامادەکاریەکانتان بێ بۆ سپەی کە جەژنی ڕەمەزانە لەکردنەوە و لە ئیجراعاتەکانتان بڵێ بەپێی ئەو بڕیارەی کە دراوە لەلایەن لیژنەی ئەمنی شاری سلێمانی بەڕێزەوە بڕیار دراوە ئەو شوێنانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کراوە بوون چێشخانەکان خۆتان نەزان هەموو چێشخانەکان کراوە بوون بەبێ بەرامبەر کە ساڵانی پێش چەندها پاریان لێ وەرەگیرا بەس ئێستا یەک دیناریان لێوە نەگیرەوە بەس تەنها کە پابەندن بە ڕێنمایەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە خۆ لە پەردەدا بۆشی شتەکەی ئەبوو ولا ئەبێ لە کاتی بۆ نەوەهانکانە کراوە بێ ئەو شوێنەی کە دابین کراوە بۆ شاری سلێمانی جادەی سالمە بەردەگی سەرایە چێسخان و ڕێستۆرانتەکان شەقامی 16 مەتریە لەگەڵ هاوین هاواری سەرچنارە ئەمانە لە بەیانیەوە سەرجەم ئەو شوێنانی کە هەیە چێشخان و ڕێستۆرانتەکان و گەست و لەفە فرۆشەکان هەمویان ئەکرێنەوە بەڕووی هاوڵاتیان و ئەگەر گەشتیارێکە بێ لە شاری سلێمانی هاتبن بۆی بێ خواردن بێنان نەبن وەروە چەندەها نانەوە و سەموخانە ژاگادار کەونەتەوە بۆ ئەوەی لە ڕۆژانی یەکەم و دووەم و سێما بیکەنەوە و چەندەها سۆپەرمارکێت و فرۆشگاش هەیە کە خۆیان ئامادەیان دەربڕۆ لەو ڕۆژانە بکرێتەوە تا چەند مراقەبە خەنێ چاودێری خنە سەر شوێنە گەشتیاریەکان خۆتەزانی گەشتیارێکی زۆر ڕۆکاتەرمی بڵێ بە هەمان شێوە لیژنەکانمان سەردانی و شوێنانە کە لیژناوشکانی قایم قامێت کانونەری چاودێری بازرگانیشی تایە لەگەڵ ئاسایشی ئابووری و لەگەڵ تەندروستی و بێتەنەری ئەمە بە هەمویان هەماهنگن سەردانی سەرجەم و شوێنانەکەن لە شوێنە گەشتیارەکان لە ئوتێلەکان لە مۆتێلەکان لە ڕێستۆرانتەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست هاوڵاتیان بچێتە ئەو شوێنانەوە زۆر سپاس بە ڕێستۆران غەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی کە تام کاتە لە ستۆدیۆکەمان لە بەرنامەژەکان ئامادە بووی سپاس بۆ بەژاریکردن سپاسانەکەم دەستان خۆش بێ بەڵێ دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە نرخی دۆلار لە سەرەتای هەفتەدا بە 125,250 دەستی پێکرد و کۆتای هەفتە بە 125,000 بازاڕی بەجێهێشت دەرخستەی هەفتەیی ئامادەیە نرخی دۆلار ڕۆژی شەممە لەکردنەوەدا 125,250 بووە ڕۆژی یەکشەمە لەکردنەوەدا 125,200 دینار بووە ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا 124,750 دینار بووە واتە 100 دلار بەرامبەر بە 124,750 دینار ڕۆژی سێشەمە بە هەمان شێوە نرخەکەی گۆڕانکاری بەسرا نەهاتووە ڕۆژی چوارشەمە بە 124,900 دینار بووە ڕۆژی پێنجشەمەش بە 125 واتە 125,000 واتە لە ڕۆژی شەمە نرخی دۆلار بە 125,250 بووە ڕۆژی پێنجشەمە بە داشکانەوە بە 250 دینار کەم 100 دلار بەرامبەر بە دیناری عراقی بازاڕی بەجێشتووە. کۆتا بڕگەی بەرنامەکەشمان پێشبینیە پێشبینەکانیشمان لەسەر کەرتی بانکی ئیسلامیە لە میانەی و قەرانەی ئابووری جیهانی گرتوێتەوە بەڵام کەرتی بانکی ئیسلامی چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2007 بۆ 2010 پێشڕەویەکی باش یا گەشەیەکی باش بخۆوە ببینێ ئێمە ئامارێکمان لەو بارەیەوە ئامادە کردووە. بەڵێ سیستەمی پیشەسازی سیستەمی بانکی ئیسلامی فراوانی زیاتر بخۆوە بینێ گەشەی بانکی ئیسلامی ساڵی 2014 لە سەدا 10.7 بووە بەڵام گەشەکە لە 2016 لە گەیشتووەتە 5.3 واتە لە سەدا 50 ئاستی گەشەی لاواز بووە ئەمەش پێیوەست بۆ بە ئەو ینی ئابووری وڵاتانی گەورە لەوانە وڵاتانی کەنداو کە ئەم سیستەمەتیانە جێگیرە بە تایبەتی سعودیا
پێش بینیەکرێ پێشکەوتن لە ناوچەی ڕۆژهەڵات و ناوەڕاست و ئاسیایە کەرتی بانکی ئیسلامی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە سەدا 50 بۆ لە سەدا 100 بواتە ئەم کەرتە ڕۆژ بە ڕۆژ فراوانی زیاتر بەخۆوە بینێ بە جۆرێک لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم کەرتە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لە وڵاتانی کەندا و وەڵە ناوچەکانی ئاسیا کە زۆرترە و ناوچانەی ئاینی ئیسلام تێدانا پەیڕەوەکرێ لە سەدا 50 بۆ لە سەدا 100 چونکە کەرتی بانکی ئیسلامی واتە سیستەمی بانکی ئیسلامی لەسەر بنەمای حەڵاڵ دانراوە واتە هیچ سوودێکی بانکی وەرناگرێت بۆیە ئەمەش سەرنجی مسلمانانی زۆر ڕاکێشاوە لەم سوود لەم سیستەما وەرەگرن پێچەوانی کەرتەکانی ترکە ڕێژەی سوودی دیاری کردو بەڵێ ئابووری ئیسلامی بەهای کەرتی بانکی ئیسلامی لە ینی کۆی بەهای کۆی کەرتەکە زیاتر لە 2 تریلیۆن دۆلارە ئەو وڵاتانەی کە ئەم سیستەمەیان تایەوەتە سیستەمی بانکی ئیسلامیانتیایە ئەنجومەنی هاریکاری کەندا و سعودیە ئیمارات قەتەر بەحرەین ئەمانە لە پاڵ کەرتی بانکیە سیستەمی ئیسلامی پەیڕەوەکەن و پاش ئەوە مالیزیا کە وڵاتێکی ئیسلامیە و کۆماری ئیسلامی ئێران ئەویش بە هەمان شێوە ئەم ئەنجومەنی یاریکاری کەندا و مالیزیا و ئێران لە سەدا 80 پشکی کەرتی بانکی ئیسلامیان بەرەکرێواتە لە سەدا 80 سیستەمی بانکی ئیسلامی لەم سێ ناوچەیە کۆبووەتەوە کە بەهاکەی کۆی گشتەکەی 2 تریلیۆن دۆلارە سەرچاوەی کەرتی بانکی ئیسلامی وڵاتانی خاوەن پیشەسازی نەوتە واتە بەتایبەتی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداو. پێشبینەکان بۆ گەشەکردنی بانکی ئیسلامی ئەوەی کە پێشبینی ئەکرێت لەلایەن دامەزراوە گرنگەکانەوە بۆ فراوانکردنی پیشەسازی بانکی ئیسلامی لە نێوان ساڵی 2007 بۆ 2010 لە سەدا 5 بمێنێتەوە واتە پارێزگاری لەو گەشەی خۆی بکە و ڕوبەڕووی ینی فراوانبوونی زیاتر بڕوا بە ڕێژەی لە سەدا 5 ئەمە پێشبینیەکان بوون بۆ کەرتی بانکی ئیسلامی. باڵێ بەڕزان ئەمە بڕگە و بابەتەکانی ئەمجاری بەرنامەی ژێرخان بوون هەمیشە لە جەژن و خۆشیدا بن و کوردستانمان هیچ گرفتێکی بۆ نێتە پێشەوە تا بەرنامێک تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.